چاچی قوربان بخير باشە بخير جەناب باشیت سەرچاو سەلام یاخۆ دەستێ ماچەکەم باشی شکر ئەمریکا وڵای قوربان هاتووم لەم کۆمپانیای جەناب تا ئەوە تعینم کەی بە کرێکاری بێ بە فەڕاشی بێ بە کارگوزاری بێ بە باخەوان بێ هەموو شتێک ئەزانێت تۆ لەسەرخۆ فەرمودانیشە لە حوزور جەنابتە من دانانیش نامناسی ئەرە دانیشە کاکە بووی قسە بکەی بە قوربان من خزمەکارم لە بەردەم جەنابتە دانانیش دەوەڕە قەڵا دۆستکان مەگەدانێ حەدم نییە دەبردی چاو بە شەرەف مەڵی پێژی بەلەدیە بەخێر بێ دەستێ ماچەکەم باشی شکر چا قاوە شیر کاپوچینە حەزی لە چییە نەوەڵام لەم شتانە ناخۆم قوربان شەرم مەکە شتێک هەرە خوریە بەخۆ ئاوەکەی هەفتەی جارێکی خۆمەوە لی سەلامە بی ئەمریکا بزان بۆچی هاتووی وڵای قوربان هاتووم لە کۆمپانیاکەی جەنابتە هەر ئیشێکم پێ بسپێری بەس دەزمەنێ بە ڕوومەوە هەموو ئیشێکەکەم بە قشتا دیارە زۆر زیرەشیش لە زەراعە دەزانی بێ قەزابی بن اختصاصم سەراعەیە هیوایەتمە خاصن لە حەقلی گەرمەشامیە دیارە قژر لە هینەکەیە چێ لە مووی گەرمەشامێکاچە بەڵام ئێمە زۆر زەرورین بە ئاسنگەرێ بێ قەزابی ئاسنگەری جارێ من 4 ساڵ لە ئەڵمانیا هەر خەریکی ئیشی ئاسنگەری بووم بەخوا دوو لۆری ئاوە بۆ نووسێنم بەیەکەوە ئەڵڵا ئافرم یەک دەقەبا قارەمانە بۆ بانکەم قارەمان باوکەڕۆ قارەمان کێ ئەمە قارەمانە بەڵێ جاخۆسە پشیلێک ڕاوێنە بەڵێ قوربان باشەتی پێم نەوتی و چاکەتە لە بەرنەکەی بۆ لە بەریەکەی ئەمرەکەی قوربان ئەوە تۆ چیەکەی قوربان تۆ نەوت کورە بن بە قارەمانم و دەدانیشە ئەخە پێم وتی هەموو ئیشێک ئەزانم دەستێ خۆش بێ قارەمان ئەم پیاوم ببەر بۆ لای ئاسنگەرەکە بزانە ئاسنگەریە زانێ وەڵا قوربانەوە خوشکەزایەکی خۆی هێناوە ئیشەکە نەبابە تو واز لەوە بێنە لە دارتاشیە زانی قوربان خەبیرم لە دارتاشیە لە دار نییە حوشترێ بۆ دروزەکەم ئێ باشە بۆ حوشتر بۆ فیل نەبێ وەڵای تر هاو بەدەماژینە حوشتر چیە باشە بۆ نمونە ئێستا لە قێداری ئاوا چەند تەبەق مەعەکسی تیا هەبێ وەڵا بۆ حەزبە 200 نەخێر 300 نەوەڵا بڕۆ بۆ 400 تەبەقی تیا هەبێ والله ئافرم ئەشەمبیلا چاکی لێزانی قارەمان بیبە بۆ وەرشەی دارتاشیەکە بزانە دارتاشیەکەی چۆنە وەڵایی لەمەیانە شانسی نەبوو برازایەکی خۆم بردووە لە ئیشەکە ئەرێ تۆ چیت بە شەری چی نەکبەت کولی بەختت گیراوە گیراوژت نییە نابێت دەست بنێ بڕوم بەخوا بۆ بکەیتەوە چی بۆ بکەمەوە کنی بەغزم جان تۆ لەوە چێ بە غەڵەت هاتبێتی بۆ من فاڵچیم چی دانیشم کولی بەختی تۆ بکەمەوە دا هەسە بڕە دەرەوە خوا حافیزی بێ ناڕۆمە دەرە بە ساقەم دەسێ ماجەکەم دەستمە بڕومەوە کاکە وعد دێمێت لە جاتی قارمان بۆ بگرم چی بۆ ئەگری پشیلەکەی کە ڕاوێنێ خۆ بۆ ناگیرە ئەرێ کاکە سەرمان مێشێنە ڕجای خوال یەکەم میشمان زۆرە دەستە خوا حافیزی بێ ناڕۆم توخوا دەستمەنێ بڕومەوە زانجو فەقیرم پێویستم بە ئیشەیە کاکە مێزەکەتان بۆ پاکەمەوە خۆنەکانتان بۆ یاکەکەم وڵی مناڵەکانتان نەکەوێنم تەلەفۆن بۆ گۆژیرێکەکەم خێن تەخەویلەکەی بەس ئیزنم مێن قەی ناکە ئەوە بڕیارممان لای خۆم تەعینەکەم مانگی 50,000 بەمێ بە قوربانم دەستێ ماچەکەم من ڕازیم ئاخر مانگانە نەک ڕۆژانە مانگی 50,000 مەمنونیشم ڕازیم ئەرە قوربان زۆر سەیرە بۆ بۆی ناکەی بە 40,000 خۆ بە هەموو شتێ ڕازیە 40,000 بەمێ نەوەڵا حەزەکەی بیکە بە 20 بزانە دەستێ ماچەکەم یانە کاکە ڕازیم ئەرە تۆ بە شەری ئەرە تۆ بۆ نە فەقیر و نەکبەتی کاکە کەس هەیە بە 20,000 بە 40,000 بکە بابەت تۆ علاقە و چییە من ڕازیم بە هەموو شتێک ڕازیم زەلام هەیە بە 50,000 بکە پەڕی خواردنەکەت دەرناچێ من بە 50 دەکەم بە 40 دەکەم بە 10,000 بە ئیش